برایانی بەڕێزم خوشکانی ئازیز ئەم مانگە بەڕاستی دەستپێکی عیبادەتی تۆ بوو سارد نەبیتەوە لێی پێشینانی ئەم ئومەتە لە سەحابە و تابعیەکان مانگی ڕەمەزانیان ئەکردە دەستپێکی عیبادەتی ساڵەکەیان وەکو خولێک بەکاریانە هێنا هەتا وەکو خۆیانی تیا دامەزرێنن و خۆیانی تیا ڕاوەستێنن نەکەی سارد بیتەوە لە دوای ڕەمەزان تۆیەک کە توانیوتە 30 دانە ڕۆژ لەسەر یەک بە ڕۆژوو بی ئەتوانی لەمە و دواش لە هەموو مانگێکا 3 ڕۆژی بگری ئەتوانی دووشەمان و پێنجشەمان بە ڕۆژوو بی شەیطان زەفەرت پێ نەبا و هەڵت بخەڵەتێنێ بڵێ ناتوانی ئەگەر ڕۆژوی مانگی ڕەمەزان تەواو بووە ڕۆژوە سونەتەکان زۆریان ماون هەر بە دوای مانگی ڕەمەزانە 6 ڕۆژت هەیە کە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرمێ هەر کەسێ بیگرێت و بە دوای ڕەمەزانە لێی دانەبڕێ ئەفەرمێت وەکو ئەوە وایە هەموو ساڵەکەی گرت بێ بۆیە خۆڵت لێ هەڵکردووە مەردایەتی خۆتت نواندووە سارد مەبەرەوە بەردەوام بە لە عیبادەتی الله جەلە جەلالوه ئەم عیبادەتانەی کە تۆ کردوتە جنسەکەی بەڕاستی هەمووی پێویستە لە دوای ڕەمەزانیش تۆیەک کە توانیوتە هەموو شەوێ سەعاتێک سەعات و نیوێک شەو نوێژ بکەی دوای ڕەمەزانیش ئەتوانی ڕۆژانە نیو سەعات شەوانە نیو سەعات دابنێ بۆ شەو نوێژ ئەگەر هەر لە دوای نوێژی عیشاشەوە بووە ئەگەر توانیشت بخەوی و دوایی هەستی ئەوە باشتر تۆیەک کە زەکاتت داوە سەرفترەت داوە ئەتوانی دوای ڕەمەزانیش بەردەوام بی لە خێر و چاکە سارد نەبیتەوە نەهێڵی شەیطان زەفەرت پێبەرێ تۆیەک کە قورئانت خوێندووەتەوە ختمت کردووە چەند ختمێک ئەتوانی دوای ڕەمەزانیش بەردەوام بی هەر ڕۆژی 2 پەڕە یاخود 3 پەڕە تۆیەک کە مولزەم بوویت و وابەستە بووی بە ئەذکارەکانەوە دوای ڕەمەزانیش ئەتوانی ذیکرەکانت بکەی ئەگەر کەمێکیش بێ نەکەی دا ببڕیت و شەیطان زەفەرت پێبەرێ تۆیەک کە دانیشتووی ڕۆژانە بە دیار 3 سەعات 4 سەعات 5 سەعات دەرس وانەوە دوای ڕەمەزانیش ئەتوانی بەردەوام بی ئەگەر ڕۆژانە 2 وانەش بێ ئەگەر ڕۆژانە سەعاتێکیش بێ ئەگەر ڕۆژانە نیو سەعاتیش بێ بۆیە عائیشە خاتونە فەرمێ ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرمووی أحب الأعمال إلى الله أدومها وإن قل فەرمووی خۆشەویستترین کارەکان لەلای الله سبحانه وتعالى ئەوانەین کە بەردەوامن با کەمێکیش بن ئەگەر تۆ بەردەوام بی لە عیبادەتەکانت بە ڕێژەیەکی کەمیش بێ بە ئیزنی الله جەلە جەلالوه تۆ ئەبیتە خۆشەویستی الله وخۆشەویستی الله سبحانه وتعالى بەردەوام بۆ تۆ ئەبێت و ڕەحم و بەرەکەتی ئەوەت گرێتەوە الله سبحانه وتعالى لقرآن كباسي مانجي رمضان من بوكا وباسي رجو من بوكا أفرميه ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون أفرمي دواء أوي مانجا كتان طواو كرت توانيتان سركوتوبن همو عبادتكاني أنجام بدن قرنكتريني عبادتكاني جروج ولو مانجا إيوة تكبيري الله بكن نكن وبزان الله رمضان الله يدوي رمضان نية هاتن بولا إمام أحمد رحمتي الله لبيه وتيان قوم يتعبدون الله في رمضان ويجتهدون ثم يتركون وتيان قوم يكمان هيا عبادتي الله كان لرمضان بلام دواي رمضان دستي لبريا وانا من نخوان ماندوناكن فرمي بئس القوم براسي قومك بيسن فرمي بئس القوم يتعبدون الله في رمضان ثم لا يعبدونه فرمي براسي قومك خرابن لا رمضان عبادتي الله كانوا دواتر دستي لها لقرن بوي براسي الله سبحانه وتعالى هر او پروردگاره تو لرمضان اتپرست نكي سارد بيتوا تو مگوره چونکه پروردگاركت ناگوره
ولكن كونوا ربانيين بما كنتم تعلمون الكتاب وبما كنتم تدرسون لا تكونوا رمضانيين. ايوه رباني بن بشوين رزامندي الله بن ببردوامي بەوەی کە دیراستان کردو خوێندووتانەتەوە لە کتاب و سنەتە نەوەک ڕەمەضانی بن دوای ڕەمەزان دەست هەڵگرن. بۆیە الله سبحانه وتعالى کە باسی عیبادەتی ڕۆژوومان بۆ کاو لەم مانگەیە گرتومانە ئەفەرمێت كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. ڕۆژووتان لەسەر فەرض کراوە هەر وەک چۆن لەسەر ئومەتەکانی پێش ئێوەش فەرض کراوە. ئامانج لە فەرضکردنی ڕۆژوو ئامانج لە تەواوی عیبادەتەکان چییە؟ تۆ ببیتە کەسێکی متتەقی، کەسێک کە تەقوای ئەڵڵای تیا دامەزرێ، نەوەک تۆ دوای ڕەمەزان دەست لە تەقوا هەڵگری. بەڕاستی ابن مسعود ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لێبێ هاوڵی ڕەسوڵ الله صلى الله عليه وسلم فەرمێ الحسنة تدعو أختها. أفرمي چاكي تر بدواي خويا ديني. أجر دواي رمضان خرابة بي براستي كارا ساعتك بسرتا هاتوا چونك تو بي دواي رمضان باش تربي متقي تربي نوك دس بري بچي تو سر كرداركاني بيشوت تو يكتواني وتسيدان روج لسر همو کردارێکی چاک خۆت ڕابێنی حەیفە بیەڵی شەیطان زەفەرە پێبەرێ سەر لە نوێ بچیتەوە سەر باری پێشوت. ئاساییە سارد بیتەوە، ئاساییە کەمترت هەبێ بەس نابێ دابڕێی. شەیطان دێ بۆلات زۆر جار خۆی داتە بڕێنێ ئەنجا پێتەڵێ ها چیتەوە سەر باری پێشوت تەواو دانیشە تا ڕەمەزانێکی تر. چه گەرنتیەک هەیە بگەیتە ڕەمەزانێکی تر؟ کێ پێی وتووی تۆ ئەگەیتە ڕەمەزانێکی تر؟ جەژنی پار ئێمە لێرەیە وتارماندا کەسانێک ئامادەی وتارەکەمان بوون کامل ڕەمەزان لەگەڵمان بوون ئێستا لەگەڵمان نین گەڕاونەتەوە بۆ لای پەروەردگاریان. بۆ یەکوێ ناڵێ من لەو کەسانە نیم کە ناگەمە ڕەمەزانێکی تر، تۆ لەو کەسانە نیت کە ناگەیتە ڕەمەزانێکی تر. بۆیە ئاگاداری خۆت بە والذين اهتدوا زادهم هدى وآتاهم تقواهم. الله سبحانه وتعالى فرمي اواني هدايتمان داون اگر او هدايتان بحقيقي ورقرت بيه دواتر زيادة كاتيانا نكم بك تقوايان زياترك نكم تربك. ويا قداري خدبه پێت ئەڵێمەوە و دووبارەیەکەمەوە لێت الله سبحانه وتعالى دوای ڕەمەزانیش هەر ئەو ئەڵڵایەیە نەکەی پەرستنێکەم ببێتەوە بۆی. چکە بەڕاستی ئیمان لە جەستەی هەر یەکێکمانە لە ناخی هەر یەکێکمانە کۆن ئەبێ وەکو چۆن جلوبەرگەکەمان کۆن ئەبێ. پێویستمان بە تازەکردنەوەی هەیە. رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ إن الإيمان لا يخلق في جوف أحدكم كما يخلق الثوب في بدنه. أفرمي إيمان لدڵی یەشێکتانە لە ناخی یەشێکتانە کۆنە بێ هەر وەکو چۆن جلوبەرگەکەی دەرەوەشی کۆنە بێ. أفرمي فجددوا إيمانكم بلا إله إلا الله. إيمانكتان نوێ بکەنەوە بە بەردەوامی نەک هەر لە ڕەمەزانە بە بەردەوامی بوتني لا إله إلا الله بوابستبون بلا إله إلا الله. إيمان قسەیە کردارە دڵە هەرسێکی ببەستەرەوە بە لا إله إلا الله و هەرسێکی بەردەوام نوێ بکەرەوە نەکەی داببڕی. بەڕاستی خەسارۆمەندی بۆ کەسانێک کە دوا کردارەکانیان لە دوای مانگێک عیبادەت له لعب كرداري خرافة. بويا ابن مسعود رضا ورحمتي الله إليه بفرمي إن الشيطان يأتي أحدكم في خاتمة عمله فيقول له اختم بشر والملك أيضا يقول له اختم بخير. فرمي فهو لأيهما استجاب. أفرمي
کاتێک کردارانێکی چاکی زۆر ئەنجامەی شەیطان لە ئاخیرەوە یە بۆلات مەلائیکەیەکیش یە بۆلات شەیطان چیت پێڵێ کۆتایی بە کردارەکانە بێنە بە شەڕ بڕۆ با بڕۆین بۆ لەهو لەعیب دەستکە بە نوێژ فەوتانن لەمڕۆ بڕۆ با بڕۆین بۆ گاڵتە و گەپ لەمڕۆوە ئیتر لەچکەکەمان لابەین و جل و بەرگە شەرعیەکەمان فڕێین و دەستکەینەوە بە خراپەکاریەکەی جارە کێ بە قسەی شەیطانەکە کێ بە قسەی شەیطانەکە رەسوڵ الله صلى الله عليه وسلم فەرمێ إنما الأعمال بالخواتيم کردارەکان کۆتاییەکان حیسابە ئەفەرمێ مەلایکەیەکیش پێ فەرمێ کۆتایی بە کردارەکانە بێنە بە خەیر فەرمێ ئەنجا تۆ وەڵامی کامیان بیتەوە بۆ ئەوەیانی ئەگەر ئەم بەیانی جەژنە هەستاوی وەکو بەیانیەکانی کە جەماعەتێ کردووە موژدەت لێبێ موژدەت لێبێ دەستپێکی کۆتاییەکەت بە خەیرە ئەگەر بەردەوامە بی لە نەفاوتاندنی جەماعەتەکانێ لە قورئان خوێندن و ذیکر خوێندن و ڕۆژووی سونەت و بەردەوامە بی لە جەماعەتەکانت و وابەستەبوونت بە مزگەوتەوە و بەردەوامە بی لە نەسیحەتی ماڵ و منداڵێ ئەوە بەڕاستی تۆ وەڵامی مەلائیکەتت داوەتەوە وەڵام دانەوەی مەلائیکەتیش بەزایە ناچێ بۆیە برایانم خوشکانم نەکەن وا بزانن عیبادەت تەنها مانگێکە